کتێبخانەی کۆنگرێسی ئەمریکا پەردەی لەسەر ژیاننامەی یەکێک لەو کۆیلانە لادا کە لە سەردەمی بازرگانی بە مرۆڤەوە لە ئەفریقیاوە بەرەو ئەمریکا براون. ئەویش عومەر بن سەعیدی زانا و کەسایەتی ئیسلامی ئەفریقیە. عومەر سەعید ساڵی 1970 لە ناوچەی فۆتا تۆرۆ لەسەر ڕووباری سەنیگال لە خۆرئاوای ئەفریقیا لە خێزانێکی موسڵمانی دەوڵەمەند لەدایک بووە. دوای ئەوەی وەک کۆیلە بە بازرگانە مەسیحیەکانی ئەمریکا دەفرۆشرێت، دەبرێتە ئەو وڵاتە و ماوەیەک لە زینداندا دەهێڵدرێتەوە. عومەر سەعید 25 ساڵی تەمەنی سەرەتای ژیانی بە خوێندنی ئیسلامی لەسەر دەستی برایەکی و ژمارەیەک زانەی دیار و بەناوبانگی سەنیگال و ناوچەکە بەسەر دەبات و فێری زمانی عەرەبی و زانستەکانی بیرکاری و قورئانی پیرۆز و ڕاڤە دەبێت و وەک توێژەر و لە هەمان کاتیشدا وەک بازرگان ناو دەردەکات. لە تەمەنی 37 ساڵیدا تەواوی ژیانی عومەر سەعید دەگۆڕێ، لە شەڕ و ناکۆکی هۆزەکانی ئەفریقیادا بەدیل دەگیرێت و دواتر بە بازرگانانی کۆیلەی ئەمریکی دەفرۆشرێت و لە نێو کەشتێکدا لەگەڵ چەندین کۆیلەی دیکە دەیبەستنەوە بۆ ماوەی 1 مانگ و نیو بە نێو دەریادا دەڕۆن تا دەگەنە شاری چارلستۆن و ویلایەتی کارۆلینای باکوور لە ئەمریکا. ساڵێک بەر لە دەرکردنی یاسای قەدەغەکردنی بازرگانی بە مرۆڤ لە ڕێی زەریاوە، عومەر سەعیدی موسڵمان بە پیاوێک دەفرۆشرێت کە لە یاداشتەکانیدا بە خراپ و کافر ناوی دەبات. عومەر سەعید وەک یەکەم کاری لەو شێوەیە یاداشتەکانی سەردەمی ژیانی کۆیلایەتی و بەندکردنی خۆی لە چوارچێوەی 15 لاپەڕەدا نووسیوەتەوە و کتێبخانەی کۆنگرێسی ئەمریکا لەگەڵ 41 بەڵگەنامە و دەستنووسی تایبەت لە ئینتەرنێت و پەیجی فەیسبووکیدا بڵاوی کردەوە. لە قۆناغی کۆیلایەتیدا ئەم زانە ئیسلامی ئەفریقیا هەوڵی هەڵاتن دەدات، بەڵام سەرکەوتوو نابێت و دەستگیر دەکرێ و لە بەندی دەکەن. لەوێژ لە سەردیواری بەندیخانەکە بە زمانی عەرەبی دەنووسێت. نووسینەکانی سەرنجی دانیشتوانی ناوچەکە بە تایبەت کەسێکیان بە ناوی جۆن ئۆین کە دواتر لە نێوان ساڵانی 1828 بۆ 1830 دەبێ بە حاکمی ویلایەتی کارۆلینا ڕادەکێشێت. جۆن ئۆین عومەر سەعید دەکڕێتەوە و بە دیاری دەیداتە براکەی کە ناوی جەیمسە. عومەر سەعید هەر بە کۆیلایەتی دەمێنێتەوە، بەڵام چیدی ئازاری جەستەیی نادرێت و ڕێگەشی پێدەدەن خوێندن و نووسینی عەرەبیش فێری خەڵکی بکات. عومەر سەعید هەموو ئەم زانیاریە کەسیانە و زۆر زانیاری دیکەشی لەو یاداشتانەدا نووسیوە کە کتێبخانەی کۆنگرێس بڵاوی کردوونەتەوە و بە یەکەم نووسراوی لەو شێوەی کۆیلەیەکی ئەفریقی موسڵمان دادەنرێت. هەرچەندە ناکۆکی لەسەر ئەوە هەیە ئایا عومەر سەعید هەر بە موسڵمانەتی ماوەتەوە یاخود بووە بە مەسیحی، بەڵام توێژەرەوانی بابەتەکە کۆکن لەسەر ئەوەی ئەو تەنها بە شێوەی شکلی و بۆ خۆپاراستن لە ناڕەحەتکردن و فشارەکانی سەری بووە بە مەسیحی، ئەگینا تا مردنیش بە موسڵمانەتی ماوەتەوە. ئەوەی بەڵگەیە لەسەر ئەم بۆچوونەش سەرەتای نووسینەکانی بەناوی خوداوە بووە و لە تەواوی نووسینەکانیشدا بەردەوام ئاەتەکانی قورئانی پیرۆزی بە بەڵگە هێناوەتەوە و وەسف و پیاهەڵدانی پەیامبەری ئیسلام دەکات. جگە لەوەش ناوی پەیامبەری مەسیحەکانیشی بە سەیدنا عیسا هێناوە و ڕەتی کردوێتەوە بە کوڕی خوددا ناوی ببات. عومەر سەعید 2 ساڵ بەر لە دەرکردنی یاسای قەدەغەکردنی کۆیلایەتی لە ئەمریکا لە تەمەنی 93 ساڵیدا کۆچی دوایی کرد. تا ئێستاش مزگەوتێک لە شاری فایتیفیل لە ویلایەتی کارۆلینای باکوور بە ناوی عومەر سەعیدەوەیە.